هەمووی دەبێ وەکو یەک بۆش بوو بۆەوەی بزانن ئێرەش دەڕوا کارەوە هەر ئەوە نییە لە شوێنەکەن ئەوەشیان بۆش بوو. کۆنگرەی ئەم هەفتەی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت هێرێم بە کوژاندنەوەی کارەبا دەستی پێکرد. ئەوەش بۆ یەکەم جارە لە مێژووی کابینەکەی نێچیروان بارزانی ڕووداوێکی لەو جۆرە ڕوو بدات. پاشان نێچیروان بارزانی باسی لە تەوەرەکانی کۆبوونەوەکە کرد کە باسکردن بوو لە سوێن خواردنی پارێزگاری نوێی سلێمانی و سەردانی سەرۆک و جێگری حکوومەت بۆ فەڕەنسا و دۆخی خوورمات و کە پێی وابوو یوێن لە بەرامبەر ئەو کارە ساتەدا بێدەنگە. دواتری سەرۆکی حکوومەت باسی لە سەفەری فەڕەنسا کرد جەختی لەسەرەوە کردەوە سەردانەکە گرنگیە بوو و لە ڕۆژانی ئایندەشدا لە ئەنجامی سەردانەکە ئاگادار دەکرێنەوە. هیچ وەختێکی معەن حەقەت ئەوە نەکراوە. جەنابی سەرۆکی فەڕەنسا گوتی من لەگەڵ سەرۆک وەزیران جەنابی بەڕێز حەیدەر عیبادی قسە دەکەم و دوای ئەوە بزانین هەنگاوەکانی تر چ دەبێت دوای ئەوە هەتا ئێستا ئێمە ئاگادار نەکراوینەتەوە. نێچیروان بارزانی جەختیشی لەسەرەوە کردەوە. بەغدا ئامادە نیە تا ئێستا گفتوگۆ لەگەڵ هەرێمی کوردستان بکات و هیچ گفتوگۆیەکیش نەکراوە. ئاوکات لەبارەی ئامانجی بەغداوە وتی بەغدا ئەوەی پێی دەکرێت دەیکات بۆ وەشانەوەی قەوارەی دەستوری هەرێمی کوردستان. ئەوەی کە دەبووە بیکەین کردومانە ئەوەی ئێستا پەیڕەو دەکرێت ئەو سیاسەتەی ئێستا پەیڕەو دەکرێت لە بەغدا هیچ پەیوەندی بە ڕێفراندۆمەوە نییە. ئەوان پێیان وایە فرسەتێکیان بۆ هاتووتە پێش بۆ تێکدانی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان ئەمە سیاسەتیان و لە شێوەی داڕێشتنی بودجەی عێراقیشدا زۆر بەوازەحی ئەمە دیار کەوتووە. لەبارەی پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێم و ئێران و تورکیا نێچیروان بارزانی ئەوەی ئاشکرا کرد لەگەڵ هەردوو وڵات پەیوەندیەکانیان بەردەوامی هەیە لەگەڵ ئێران دانیشتنیانە بوو لەگەڵ تورکیاش پێشوازیان لێکراوە. نێچیروان بارزانی لەبارەی نەوتی سپی ماڵانەوە جگەلەوەی بەڵێنی دابشکردنی نەدا هاوکات ئەوەی ئاشکرا کرد لە دۆخێکی سەختی داراییدان ئەگەر پێیان بکرایە نەوتیان دابش دەکرد. خۆی ئەگەر ئێمە بمانتوانی بە دەمان کرد هیچ ئەوە نەبوو یعنی بە بێشک ئەوەی لە توانای ئێمەدا بێ بەڵام وەزعی ئێمە من پێشتریش جا لە کوبوونەوەکانی تریش گوتومە ڕاستگۆیانە ئێمە لە وەزعێکی یەکجار زۆر سەختدا دەژین وەزعەکە ئاسان نییە و زۆریش زەحمەتە بەڵام بە تەکید ئەگەر پێمان بکرابە و بتوانین بیکەین تەکید جێبەجێمان دەکرد. کۆتای قسەکانی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی کاتی هەرێم ئەوە بوو ئەگەر وڵاتان ئامادە بن چاویان بە وەفدی هەرێم بکەوێت لە ناویاندا ئەمریکا ئەوان ئامادەن و سەردانیان دەکەن. لە کۆمەڵگای نێودەوڵەتی بکەین لە جیهان بکەین کە